لیژنەکانی قایمقامی سلێمانی بەردەوامین ئەمڕۆ لایەن بەڕێوەتی یاسای سلێمانی ئاگادارکراوە لە بوونی ئاژەڵێک لە ماڵێکە کە بە شێوازێکی ناسایی سەربڕێ کە پێویستە ئاژەڵ تەنها لەسەر بڵیخانە و لەژێر چاودێری تەندروستی بێتەنەری سەربڕێ بۆ مەبەستا لیژنەی قایمقامەتی سلێمانی بە هاوکاری ئاسای سلێمانی سەردانمان کرد لە کاتی سەردانکردمانە ئاژەڵەکە بوونی هەبوو ئێستا لەسەر بڕیاری لیژنەی قایمقامەتی سلێمانی ئاژەڵەکە دەستی بەسێراگیرەوە بێ بە بەڕێوەتی بێتەنەری سلێمانی ڕێکاری یاسایی بەرامبەر گرێتە بەر لێرە داوا لە حاڵەتیانی پارێزگای سلێمانیەکەین بە هەموو جۆرێک سەربڕنی گۆشت لەسەر شەقام و لە ماڵەکان لە شوێنە گشتەکان قەدەغێت تەنها پێویستە لە سەربڕنخانەی ڕسمی لەژێر چاودێری تەندروستی و بێتەنەری سەربڕێت لێژن هاوبەشەکانی قایمقامێت ئیمڕۆ ئاگادارکران کە لە ماڵێکە ئاژەڵ لەسەر دەبڕن دوو لە هەموو ڕێنمایەکانی تەندروستی ڤێتەنەری و هیچ جۆرە پشکنینێکی بۆ نەکراوە وەکو لیژنەکەمان لەسەر هاتوین چاودێری ئەم شوێنەکەین لەگەڵ بە هاوکاری ئاسایشی ئابووری گۆشتەکە دەستی بەسەراژی لەبەر گۆشت لە ڕووی زانستی ڤێتەنەریەوە پێویستە ئەو ئاژەڵە پشکنینی پێ سەربڕین و دوای سەربڕینێکی بۆ بکرێت و بچێتە قەسابخانە و دوایەوە بمێنێتەوە 24 ساعات و ئەو کاتێ بێتە ناو بازاڕەوانێ و وەمۆری ڕسمی پێوە بێ لەلایەن پزیشکان و کارمەندانی ڤێتەنەری پشکنینیان بۆ بکرێت.